ئەمە ناحەی سێوسێنانی سەر بە قەزای قەرەداغە ڕژێمی لە ناوچووی بەعز لە چوارچێوەی سیاسەتی پاکتاوی ڕەگەزی و ڕاگواستنی گوندەکانی کوردستان بە ئامانجی سڕینەوەی ناسنامەی نەتەوەیی کورد لە ئێوارەی 22 ئاداری ساڵی 1970 بردومانی سنووری سێوسێنانی کرد بە چەکی کیمیایی. لە ساڵیاد و بیرەوەری تراژیدیای سێوسێناندا مەراسیمێک بەڕێوەچوو. لە مەراسیمەکەدا چەند وتارێک خوێندرانەوە. لە وتارەکاندا باز لەو تاوانە دژ بە مرۆڤایەتی ڕژێمی بەعز کرا بەرامبەر بە خەڵکی ناوچەکە. دوای 5 ڕۆژ لە ژەهربارانکردنی هەڵەبجە و دەوروبەری ڕژێمی لە ناوچووی بەعز پەلاماری زۆر لە شوێنەکانی کوردستانیدا یەکێک لەو شوێنانە سێوسێنان بوو. ئێمە لە کاتێکا یادی ئەو مەرگە ساتانە ئەکەینەوە. پێویستە نوێنەرەکانمان لە حکوومەتی ئیتیحادی و لە پەرلەمان ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ئەو وەفدانەی سەردانی بەغا ئەکەن بۆ گفتوگۆ لەسەر مەسایلە دەستووریەکان زۆر گرنگی بە مادەی 132 بدەن لە دوای مادەی 140. مادەی 132 یەکێکە لەو مادە دەستوریانەی کە حکوومەتی ئیتیحادی ئیجبار کردووە، مکەلەف کردووە کە هەموو زیانەکانی خەڵکی عێراق ببژێرێت. هاوڵاتیانی سێوسێنانیش بە چەند چالاکیەکی جۆراوجۆر یادی جینۆسایدی سنوورەکەیان کردەوە. هەر بە بۆنەی ساڵیاد و بیرەوەری بردومانی سێوسێنانەوە لە مەزاری شەهیدانی بردومانەکە تاجە گوڵینەی هێرۆ ئیبراهیم ئەحمەد و وەزیری کاروباری شەهیدان و ئەنفالکراوانی حکوومەتی هەرێم و حزب و کەسایەتیەکان لەسەر مەزاری شەهیدانی ڕووداوەکە دانرا. شاید حاڵەکانی بردومانی ناحەی سێوسێنانیش باز لە ڕۆژی مەرگەسادی ناوچەکەیان دەکەن کە لە یەک ڕۆژدا لە نزیک ئاوابوونی خۆردا بەدەیان هاوڵاتی پیا و ژن و منداڵ لە تەمەنە جیاوازەکان بە دەنگی بۆمبی کیمیایی ڕاچڵەکین و بەدەیان کەسیان بوونە قوربانی. تا لە نەخۆشخانەمان لە سێوسێنان کردەوە لەبەرەوەی ڕژێمی بەعز ڕۆژانە بردومانیە کردین. نەخۆشخانەکەمان گواستەوە بۆ بناری قۆپی، لەوێ شوێنێک تایبەتمان کرد بە نەخۆشخانە. زۆر بەداخەوە ڕژێمی بەعز بەردەوام بوو لەسەر قەسفکردنی ئەم ناوچەیە گوندەکان. ڕۆژی 22 سێی 1970 کاتێ من لە خانووەکەم لە بناری قۆپی بوو لەو بەرەوە لە نزیک بە لەکجارەوە ئێوارە بوو، گوێم لە دەنگێکی نامۆ بوو، یعنی نەمەزانین دەنگی چیە. سەرەتا وامزانی بەرمیل تلەکەنەوە شتێکی لەوا بەتانە کە دەنگەکە بەردەوام بوو. هاتمە دەرەوە لە خانووەکەی خۆم، هاتمە دەرەوە سەری ئەم بەرەوەبەرم کرد، سێری ئەم لاولای خۆم کرد، سیرەکەم لە دەڤەری سێوسێنانەوە دەنگەکە لەوێوە دێت و کە سێری ناو سێوسێنانم کرد، سێرەکەم دوو کەڵ و پزیشکی ئاگرۆوانە بەرزەبنەوە. ئێتر دوای ماوەیەکی کەم هەندێک زانیاریمان وەرگرت کە سێوسێنان بە چەکی کیمیایی بردومان کراوە. تەمەن کارەساتەکە لە سعات 6 بۆ 6:04 کارەساتەکە ڕوویدا. پێشتر تایارێکی حربی هاتە سەر شاخی سێوسێنان دەوری عەسر. تەمەن ئێمە نەمانزانی ڕەسەدی گرت بۆ ئێوارەکەی. تەمەن لە ئێوارە خوانێکە لە دەبێنی خان و ئێمە چەند جارێکی تیژ باسمان کردووە. ڕەت لەی ڕاژیمەی تێگرتین کە بۆ هۆی شەهیدبوونی زیاتر لە 68 هاوڵاتی. بەڕاستی کارەساتەکە ئەوەندە جەرگ بڕ بوو، یعنی کە من هەموو جارێک باسیەکەم قوڵبەی گریانم دێت. دوای 31 ساڵ لە بردومانی سێوسێنان هێشتا سەواری ئەو بردومانە لە ناوچەکە بەدی دەکرێت. یەکێک لەو بۆمبانەش کە لە ناوچەکە کەوتە خوارەوە هێشتا لە مەزاری شەهیدان دانراوە، ئەوەی بە ناوچەکەدا گوزەر دەکات و مۆنومنت و مەزاری شەهیدانی ناوچەکە دەبینێت، دەزانی ئەو ناوچە بۆتە سیمبولی قوربانی دەسی زوڵم و ستەمی ڕژێمی لە ناوچووی بەعز. ئاکۆ ئەمین، کورسات نیوز، ناحەی سێوسێنان.